بە تامەزرۆییەوە گوێیان بۆ ڕێنماییەکان هەڵخستووە تا لە کاتی ئەنجامدانی فەریزەی حەج گرفتیان بۆ دروست نەبێت. ئەوانەی لێرن دوای چەند ڕۆژێکی دیکە بەڕێ دەکەون بۆ مەکەی پیرۆز و ناویان بۆ حەجی ئەمساڵ گەڕاوەتەوە. بەڕێوەبەری حەج و عومرەی سلێمانی ڕێنماییان دەکات کە دەبێت چی بکەن بەتایبەت ئەوانەی یەکەم جاریانە حەج ئەنجام دەدەن. ئێمە هەموومانداوە باشترین شوێن بگرین، نزیکترین شوێن بگرین لە حەرەم و لەم جەمەرات. من 20 ساڵ ئەبێ ناوی خۆم نووسیوە 4 جار 5 جار تا ئێستا. ئیتر تەوەکول بەخوای گەورە ئەم جاران لە 50,000 ناومان هاتۆتەوە خوایە شکر. کێ پێوتی کە ناوت گەڕاوەتەوە؟ هەر لێرە تەلەفۆنیان بۆ کردم. تەلەفۆنیان بۆ کردی چیت کرد؟ وەڵای تر بەقامە دنیام پێ خۆش بوو، سوژدەی بۆ خوای گەورە برد زۆر خۆش بوو، کاتێکی خۆشە ئێستاش خۆشە لە خوای گەورە بەزیار بێت. خوایە لێت بەزیار بێت حەمدوو. حەجە کردووە یانەمە یەکەم؟ 3 ئەمرم کردووە. حەجە نەکردووە؟ نه نەوەڵا. وڵاتم یەکەم 4 ساڵ 3 ساڵ خۆم نووسیوە. شاش ناوم دەرچێ ئیشەڵا بێم زۆر بچم بۆ ئێوە بە خۆشی بڕم و بێم. یان ناوت گەڕاوەتەوە چیت؟ وەڵا زۆر دڵم خۆش بوو زۆر. 1418 حاجی لە سنووری سلێمانی ناویان گەڕاوەتەوە بۆ ئەنجامدانی فەریزەی حەجی ئەمساڵ. لە کۆتایی ئەم مانگە لە فڕۆکەخانەی سلێمانیەوە دەست دەکەن بە ڕۆیشتن. بەڕێوەبەری حەج و عومرەی سلێمانی دەڵێت هەموو ئامادەکاریەکانیان کردووە و هەوڵی تەواویان داوە بەبێ گرفت سەرپێرشتی پرۆسەی حەجی ئەمساڵ بکەن. ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە، پاساپۆرتمان لە حاجیان وەرگرتووە و پاساپۆرتمان بەرز کردوێتەوە بۆ فیزا. ئەلحەمدولیلا هیچ گرفتێکمان نییە تاوەکو ئێستاکە نەگرفتی پێشهاتێکەیە بۆ گرفت بۆ تەیارە و جێگە و مەسکەن و فندق ئامادەیە. سلێمانی فندقی خۆی هەیە، گەرمیان و هەڵەبجە فندقیان هەیە پێکەوە، دۆک فندقی خۆی هەیە، هەولێر فندقی خۆی هەیە. تقریبا هەمووشمان لە ناوچەی مەحبەس جناین جگە لە فندقەکەی برایانی هەولێرمان کە لە شیشەن. ئیتر مان بەخێر الحەمدولیلا سواز بوو خۆی پەروەردگار. ئێمە وەکو ساڵانی پێشوو پێشوەخت ئامادەکاری تەواومان کردو بۆ پێداویستی مستەلزەماتی حاجیان لە هەر ڕوویەکەوە کە پێویست بکە و ستافی ئیداریمان و هەروەها پزیشکی لیژانی پزیشکی، هەروەها مرشیدین و مامۆستایانی ئاینی، هەروەها موفتیە بەڕێزەکان. لە هەرێمی کوردستان نزیکەی 5,000 کەس پرۆسەی حەجی ئەمساڵ ئەنجام دەدەن. هەرچەندە خواستێکی زۆر هەیە لەسەر پرۆسەکە، بەڵام هاتنەوەی ناوەکان بە تیر و پشکە و بۆ ساڵی ئایندا پێشنیار کراوە بکرێت بە شێوەی ئەلکترۆنی. هەشە زیاتر لە 5 ساڵە چاوەڕوانی گەڕانەوەی ناوەکەیەتی، زۆرێکیش بە ئاواتەکەیان نەگەیشتن و گیانیان لەدەست داوە. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.